سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستانی پەیجی ئاوێنی زرارەتی و پەیجی فەرمی زراری. خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکە دێنەوە خزمەتان. بە شانازیەوە هەمومان نەوەی سڵاحەدین ئەیوبی. لە چەند ڕۆژی ڕابردوودا دەبینین هەڵمەتێکی ناڕەوا کراوەتە سەر شۆڕژێری گەورەی گەلەکەمان سڵاحەدین ئەیوبی. هەموو نەتەوە و گەلێک شانازی بە سمبول و قارەمان و شۆڕەجێڕانی خۆی دەکات، بەڵام لە ئێستادا دەبینین ئەو هەڵمەتە ناڕەوایە کرایەتە سەر سڵاحەدینی ئەیوبی لە پایچی. بۆ ئەمە بەسەر میوانداری هەر یەک لە بەڕێزان مامۆستا مەلا مزەفەر، کاک یوسف سعید ئاغا و مامۆستا کرێکارمان کردیە بۆ ئەوەی زیاتر گەنگەشە لەسەر ئەم بابەتە بکەین. سەرەتا لە مامۆستا کرێکار دەپرسم، مامۆستا سڵاحەدینی ئەیوبی چێ بووە؟ بۆچی لە ئێستادا ئەو هەڵمەتە ناڕەوایە کراوەتە سەر کە باز لە کوردبوونی ئەو فەرمانڕەوایە دەکەن، یان ئەو بەڵگەنامانە چین کەوا باز لە کوردبوونی سڵاحەدین ئەیوبی و هەروەها کە سڵاحەدین ئەیوبی یەکێک بووە لە هۆزی زراری؟ بە ناوی خوای بەخشندە و مەهرەبان زۆر سوپاس لە ئەو دەرفەتەی و خۆشحاڵم لەگەر مامۆستا مەلا مزەفەر و کاک یوسف ئاغای لێرە باسی بابەتێکی گرینگەکەین، بە تایبەت ڕۆڵ و پێگەی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی. بەڕاستی لەبەرەوەی سوڵتان سەلاحەدین ئەوەندە ڕۆڵ و کاریگەری لە مێژوو هەبووە، بەردەوام قسەی لەسەرەکرێ. پێم وایە یەک لەو کەسە مێژوویانەیە کە بەردەوام قسەی زۆری لەسەرەکرێ. لەوەیە ناوی ئەسڵی یوسف کوڕی نەجمەدین کوڕی ئەیوب کوڕی شادی مەڕوانی کوردی ڕەوادی، ینی نەسەبی لەلایەن مێژوو نووسانی موسڵمان بە تایبەت لەلایەن ئیبن شەداد و ئیبن ئەثیر و عیمادەدین کاتب الئەسفەهانی و هەموو ئەوانە کە لەگەری بوونە سوڵتان یوسف سەلاحەدین ئەیوب شادی مەڕوان ئەلکوردی ڕەوادی. ئەوە تەنها ئیبن ئەثیر لە کتێبەکەی خۆی ئەلبیدایە وەنیهایە باسی نەسەبی سەلاحەدینی ئەکا، بەڵام باسی نەسەبی بمامی سەلاحەدینیەکە ئەرێ ئەوە شێرکۆ و زەرزاری، درێ شێرکۆ زەرزاری. ئەمە دەوی باسکەین لۆ سوڵتان سەلاحەدین ئەوەندە ناوی دێ، لۆ سوڵتان سەلاحەدین ئەوەندە تیری بەڕوە. دایمەن هەر کەسێک هەر شخصیاتێک ئیشی کرد، ئەزە کەسی اعتیادی بی، کەسی سیاسی بی، هونەری بی، ئەدەبی بی، ئیشی زۆری کرد، وا دەکا کە زۆر شت کلتور دەوڵەمەندی لە بابەتەکەی خۆی دروستکە. دایمەن ئەگەر تو دەوڵەمەندی لە بابەتی خۆ دروست کرد زۆر شتت دێتە سەرێ. لۆیە سوڵتان سەلاحەدینی ئەیوبی یەک لەو کەسانەیە کە بەردەوام لەلایەن مێژوو نووسانی برین غەربی و شەرقی قسەی لەسەرە، لەسەر ئەوەی کە سەلاحەدینی ئەیوبی کە چی لەناو کووردا چ بووە، چۆن بووە، چی کردیە. تەمان سوڵتان سەلاحەدین لە قەڵعەی تکریت لەدایک بووە. قەڵعەی تکریت کاوکات باپیری ینی باپیری شادی زەمەنێک حکومداری قەڵعەی تکریت بووە کە ڕۆڵ و دۆستایەتێکی زۆری، پەیوەندیەکی زۆری لەگەر سوڵتانی سەلجوقی بووە، کە پەیوەندی لەگەر سوڵتانی سەلجوقی هەبووە حکومداری ئەو منتیقەی دایکێ. بەڵام دوای ئەوەی وەکو سیفەتێکی کوردانە، وەکو کورد دایمەن بەڕاستی ملەتێکی مامۆستاش لەناو ئەوەی زۆر عاتفی و بە سۆز و بە شەرەف و بە ناموسیشە، شێرکۆ یەک لە حیمایەکانی قەڵعەی تکریتی شتێکی خراپ لەگە ئافرەتێکێکە. شێرکۆ کابرایەکەی دەکوژی. مەسعود کە برادری ئەیوبیە بابی سەلاحەدینی ئەرێ ئەنگۆ ئیشتان لێرە نەما، ئەمە ناتان کوژینەوە، بەس ئێرە بەجێ وێرن. بەرێ لەو شەوەی کە لە قەڵعەی تکریت ئەڕۆن لۆ مووسڵێ کندەوڵەتی زەنجی سەلاحەدین لەدایک دەبی، کە لەدایک دەبی یەک لە خادمەکانی ئەرێ با ناوی لێ بنێن و هەندەگەرێن بالەباری بن، ئەوە شومە مندارە چەندێک دەرێن ئەرێ با ناوی لێ بنێن یوسف، وەکو مەقامی ینی تەشبیه نەبی بە مەقامی پێغەمبەران حەزرەتی یوسف پێغەمبەر عەلەیهی سەلام، بەڵام برێ وەکو وی ببتە کەسێکی گەورە و کاریگەر. لۆی لە قەڵعەی تکریت ئەسنە مووسڵێ، لە مووسڵێ لەناو پەروەردەکی زەنجی پەروەردابی. لۆی ئێستا مێژوو نووسانی تورک و بە تایبەتی دەوڵەتی تورک ئێستا حالیان گەورەترین جامیعیان لە شەمزینان دروست کردێ بە ناوی ئەیوبی، سەلاحەدینی ئەیوبی. بەرێ ئەفلامی دروست دەکەن وە بەخۆ بە ئەوەی خۆیان دادەنێن، دەرێن ڕاستە لە ڕووی نەسەب کووردە، بەڵام وەکو پەروەردە تورکە
و گەورەبوونی لەناومە بووە ئامەش پشگیریمان کردیە بەتایبەت دوای ئەوەی کە نورەدین زەنجی دەمری عیمادەدین زەنجی دێ و دەیکاتە حکومداری بەعلەبەک سەلاحەدین یەکەم ئیشی ئەوەیە کە دەبتە جێگری پۆلیسی بەعلەبەک دوایش دەستە دیمەشقانە یعنی کۆی خلاصەی کەلام سەلاحەدین ئەیوبی لەبەرەوە ئەوەندە کەسایەتێکی تاریخیە کەسێکی سیاسیە کەسەکە عادلە شانازی ڕۆژئاوایەکان بە عادیلی وی کرد وایان کردیە مەلیکەکانی ڕۆژئاوا بچن برێن وەرە سەلاحەدین بە گەورەی خۆت کێشەکانی نێوانمان چارەسەرکە هەر ئەوە وەی کردیە بەردەوام ڕۆڵی سەلاحەدینی لۆ قسەکردن لەسەری ئەبدێت بکتەوە لۆی زیاتر دەوڵەم بکەین بەتایبەت لەگەر زراریان چکە پێم وەبی نزیکترین هۆز کە برێن سەلاحەدین ئیمێ زراریە ئەمجا ئینشاءڵڵا دوایە بە بەڵگەی زیاتر ئەوە مامۆستا دەمەوێت سەرەتا لەگە زرابلەوە دەست پێ بکەم یعنی زۆر خەڵک باسی لەوەی دەکەن کە سەلاحەدین ئەیوبی کورد بە بەڵام لە هەمان کاتدا هیچی لۆ کورد نەکردیە بۆ چونکە لەسەر ئەم بابەتە سەرەتا بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم لەگەڵ کاگی سەباغە و مامۆستاکرێکاری لەو دانیشتنە و لە باسکردنی پیاوێکی زۆر گەورە کە جێگای شانازیە بۆ هەموو جیهانی ئیسلامی دیارە وەکی مامۆستاکرێکار ئاماژەی پێکرد لەبەر گەورەی و خەباتی گەورەی ئەو پیاوەیە هەر کەسە دەیەوی کاتەی خۆی تابان ئەگەر شتێکی خراپ بە هەموو تەنەفریان لێ دەکرد بەڵام ئەو جێگای شانازیە هەموو کەس حەز دەکا بەڵام پێم خۆشە یەک نقطەی خاڵی تاکید بکەمەوە وەکو تەکمیلەی ئەوەی مامۆستاکرێکار باسی کرد طبعا ئەمە هۆز و عەشیرەتمان زراریە کاگەسوس برا گەورەی و لە جێگای بابیتی پێم خۆشە ئاماژە بە دوو سێ شتی بکەم بە کوردی یەک لەوانە ئیبن کەثیرت باس کرد لە کتابی بیدایە و نیهایە لە جلدی 16 لە سەحیفە 437 دا زۆر بە جوانی وەسف دەکە باسی شێرکۆ بن شازی دەکە دەفەرمێ چێ دەڵێ ئەسەدوددین طبعا لەقەبی شێرکۆی ئەسەدوددین بووە هەموو لەقەبیانە بۆشی سلطان صلاح الدين الناصر خادم الحرمين ابو مظفر او لقباني بيدريا كلي خسارنيا زور زياتري شانا جاباسي ويدا قدري اسد الدين الكردي الروادي الاخوار وبيناسي بس كذا بالزرزاري عشيره زراري لهم خوشتر وصفه شي زور دو عند قدري وهم اشرف شعوب الاكراد يعني يقل هرب بريزو لهر السنجين كان عشيرته هوزي كردكانا يعني هو قورية كمل انه او بيا وبرزنا بلقيا طبعا ابن كثير زاناجي زور بناوبانجي مؤرخية بله ولها ما الكتاب شتر بالشهادي غير كل مثلا كتابي ترماني النجوم الظاهرة في ملوك المصر والقاهرة او زانا برزي ابن تغريبي البرودي باسي لوي ذاك عينا بابي صلاح الدين ايوبي ذاك كدور أبونا دفرمي بابي صلاح الدين أيوبي نجمدي وشي زناوت باستيك أماجة ديكر ديت سروي دفرمي أو أنا لشوينك جاون في بلدة صغيرة يقال لها ديوين لشوينك جاون شقندي شي بتشوف وك ديويني في دقتري أو ديويني هم منطقة زرارتي بلقي لسروي كوانا لديوين جاون لو منطقة أبونا وصاروا شاوزورة ابن خلدون ابن خلكان ابن أثير كتابي ترماني المقريضي او انا زور بجواني بتفاصيل باشا كرديا قمان لكردبوني صلاح الدين ايوبي دانيا وزائدا لهوزي عشيرتي زراريا وبو فري وصف جواني بيناسيان كردوا بالنسبه بسياره كي زنابي شد صلاح الدين ايوبي تسيله بو كردونيا طبعا جيغاي شانازي همو ملتاني جيانا بتايبد ملتي ايمي كرد خسيشي شرف خاني بدلسي دينوا شرفخاني بدلسي دري شانازي لبو ملتي كرد كلو كادي سلطاني سلجوقي هبو السلطان هبو سلطاني سلجوقي هبو كو فارس وعرب سلطاني هبو اما سلطان صلاح الدين ايوبي مان هبو ملا مصطفى قسيشي زور جوانيه لصار يزانو صد شلو هجدا كلغا كردكاني روشالات وروج اوا دادنشي لبزانم لا يقل شوي لكانا باز لسيصة صار بيش زايني دكا يقلق سكاني اوي دلي جيغاي شانازيه لبو ايمي ملتي كرد كبشيشي قورا بشي شير ببر ايما كتيا لامبراطورية دو دروس كردني شارستانية يجي جواني اسلام يعني خزمت بهمو ديني اسلام دفرمي اوي كوي كديا شانازي بيو كينو جي شانازي فقرة صلاح الدين ايوبيا كاك السلطان صلاح الدين ايوبي فيها وشي زور نازار بوغر مجالم دي بلي
ئەو پیاوە بەڕێزە لە ڕووی ئیمانە و لە ڕووی هەموو تەقوا و دادپەروەری و هەموو شتەکانی ماشەڵڵا یعنی تەواو کامل بووە. سولتان صلاح الدین ئەیوبی حافظ القورئان بووە، دەڵێ حەلقاتی هەبووە کە خەڵک دانیشتیە دەورەی قورئانیان لەلا کردیە. اینجا زیاتر لە 7000 فەرمودەی پێغەمبەری لەبەر بووە صلی الله علیه و سلم. صحیح البخاری کامل لەبەر بووە، لە ڕووی هەندەسی، لە ڕووی جوگرافی، لە ڕووی ڕیاضیات، یعنی لە هەموو عیلمەکان پشتی شێری هەبووە. بە زیاتر خۆی چ کردەوە لە مەسائیلی فتوحات و زیاتر لە 27 ساڵ محاولەی کرد بەرنامەی دانا هەتا قوسی ڕزگار کرد. یعنی ئەوە ئەکبەر شانازیە کە خزمەتی کردیە دەتوانم بڵێم بە ئیسلام و بە کوردایەتی ئێمەش. بەڵێ بەتاکید. جا یەک لەو نقطانەی سولتان صلاح الدین ئەیوبی دەڵێ زۆر کاریگەری تێدا کردم، طبعا بابی زۆر کاریگەری هەبووە لەسەری. دەڵێ ڕۆژێکیان منداڵ بووم، باوکم هاتۆ ماڵێ دیتی گەمە لەگە منداڵان دەکەم، دەڵێ بانجی کردم شەقەشی لێدا، وەتی ئەتوکو گەمە لەگە منداڵان دەکەی؟ گوتم بابە بۆ گوت کوڕم ئەتم داکتم هینایە ئەتوو بووی بۆ ئەوەی قودس ڕزگار بکەیت. زانە پەروەردەی جوان چەند دەوری هەیە. دەڵێ کە لێی دادبای بابی پەشێمان بۆ گوت ڕۆ لە ئازاری نەبوو ئەوە کو بوو نەگریا، گوتی بابە عیبە یە قودسی ڕزگارکەوە بگریێتن. جا سولتان صلاح الدین ئەیوبی دەفەرمێ دیمەنێک زۆر تەئسیری لێ کردم کە بۆ مای ئەوەی 27 دانە ساڵ ئەمن ئیشکەم لە پێناو ئازارکردنی قودسە. ئەڵێ جارێکیان لە مصر بوو، دەڵێ لە مصر دیتم کابرایەکی زۆر بەتەمەن، کابرایەکی یەهودی جوولەکە پێیەکانی دوو لە ڕووی بینەدان و جەنابتان لەسەر پشتی منی اختیارەکەیدا نابوو زوڵمی لێ دەکرد لەبەرەوەی ئەو یەهود بوو ئەو مسلمان بوو. دەڵێ ئەو کاتی زانیم ژانم لە ئەماندانیە. تۆ زۆر جار لێیان دەپرسی مەسەلەن مەجلیس بوو دانیشتن بوو نوکتەیان دەجێڕاوە پێ دەکەنین، دەیفەرمی وەڵڵاهی نە شەو تامل لەزەر لە خەو دەکەم، نە پێکەنینیش بەسەر لێوەکانم دادێ، نە بە تەواوی گەدەشم تێر خواردن دەکەم حتا مسلمانانی قودس ڕزگار نەکەم و ئەو شانازی و گەورەیە بەدەست نێنم. ئەجە لە کۆتایی لە سەرمەرجی جەماعەتێکی لە دەورەی بوون دەگریا، لۆی دەگریان خەمیان بوو ئەو پێ دەکەنی، گوتیان قوربان بەچ پێ دەکەنی؟ فەرمی ئێستا بەوە پێ دەکەنم ئەگەر وەفات کەم بمرم دەچمەوە خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم، دەرم یا رسول الله ئەو سەروەرەی ئەو فەخر و گەورەیە خوای گەورە لەسەر دەستی من بە قسمەت مسلمانانی کرد. جاو پیاوە بەڕێزە نازانین لە سڕ ڕوانگەکەوە وەسفی کەی لە ڕووی عیبادەتەوە، لە ڕووی تاعاتەوە، لە ڕووی تەقواوە. دێم بۆ لای جەنابەت لەسەر ئەو بابەتانەی کە باستکردن. ئێستا زەن کاک یوسف سەرۆکی هۆزی زراری، کاک یوسف هەم مامۆستا و مامۆستا کرێکاری باسییان لە کوردبوون و لە ئەوەی سولتان صلاح الدین ئەیوبی کرد کە لە عەشیرەتی زراریە، ینی ئەو چ شوێنەوارێک هەیە، ینی چ بەڵگەکی مێژوویان لە دەبەری زرارەتیە کە دەیسەلمێنن کە صلاح الدین ئەیوبی لە زرارەتی وان لە زرارەتی ژیایە. بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشی لە کاک دڵزار و ستافەکەی یەکەین کە ئەوڕۆ ئێمەیان کۆ کردەوە بە مەبەستی زیاتر ناساندنی سولتان صلاح الدین ئەیوبی کە قائید و سەرکردەیەکی کورد و زراری بووە. زۆر خۆشحاڵم لەگەڵ مامۆستا مەلا مزەفەر و مامۆستا کرێکار بتوانین کۆمەڵێک باس و بەرواری مێژووی بهینە بەردەمتان هەتا بزانن کەوا صلاح الدین کەسێکی کورد و زراری بووە. بەنسبەت پرسیارەکەی چوو ئەگەر تەماشای تاریخ بکەین زۆر لە مێژوونووسان باسییان لەوە کردووە کە صلاح الدین ئەیوبی قایدێکی کوردە. مامۆستا هەردوو مامۆستایان بەحسیان کرد، بەس بەنسبەت شوێنەوار ئەگەر بێی لە دەڤەری زرارەتی تەماشا بکەی لە گوندی دوین لە قەڵای دوین گۆڕی مامەکەی شێرکۆ لەوێن دەرە، ئەوە یەک لە سەلمێنەرەکانە، بەڵێ سەلمێنەرەکانە کە صلاح الدین هەم کورد بۆ هەم زراری بووە. ئەگەر تەماشای سەر ڕەمز و نیشانەکانی سەر گۆڕەکانیان بکەی لە دوین چێلێکەیە هەندێک ڕەمزی لەسەرە لە خەنجەر و شیر و ڕۆژ و بە هەمان شێوە لە گوندی زرارن کە گوندێکی زراریە لە دەڤەری بارزان، هەمان چێل بە هەمان نەخش و بە هەمان ڕەمز هەیە. لە گوندی ماسیرۆ لە شنۆیە لە کوردستانی باکوور هەمان چێل هەیە، لە شنۆیە لە کوردستانی ڕۆژهەڵات هەمان چێل هەیە. ئەوە دەیسەلمێنێ کە صلاح الدین زراری بووە. لۆ بەس ئەو چێلانە لە مەنتیقەکانی زراری هەبووە لە وڵاتە جیاجیانە، یان ئەگەر تەماشای مەسەلەن وڵاتی مصر و جەزائیر و فەڵەستین و لوبنان و ئوردن بکەی
زراری لەو منتیقانە زۆرن ئەو ئەی سەلمێری کە لە کاتی فتوحاتی سەلاح الدین خەڵکی زراری لەگەڵ خۆی بردووە لەوێندا کە چووە یان لەسەر ڕێگای چوون ئەو خەڵکە لەوێ بەجیمە یان کە فەتحی قودسی کردە و گەڕایەوە کۆمەڵێک خەڵک لەوێ بەجیمە ئەوانە ئەی سەلمێنە کە سەلاح الدینی ئەیوبی هەم قایدێکی کورد بووە هەم زراری بووە. مامۆستاکرێکا دێمە لای جەناب ئەگەر سەیری مێژوو بکەین دەبینین لە کاتێکدا هەلومەتی سیاسی و ئابوودی لەبار نەکوە بەڵام سەلاح الدینی ئەیوبی توانی ببێتە فریان لە وەسم و دەوڵەتی ئەیوبی دروست بکات و هەڵاکوسی ڕزگار بکات. ئەمە جێگومانێک کە سەلاح الدین ئەیوبی کورد بووە ئایا دووبارە ئەو مێژووە دەست پێ دەکاتەوە بێن دووبارە دەبێتەوە؟ وڵی بەخۆی ئەم پێم باش بوو باسیەوەی بکەم کە سەلاح الدین ئەیوبی نەکبرین دەوڵەت تاوان ئیمپراتۆریەتی دروست کردیە بە زاراوەی مێژووی ناوچەکە شوێنی مصر یعنی ئەو ناوچانەیە ژێر دەسەڵاتی بووە مصر شام ئوردن فەڵەستین حیجاز بارقا لیبیا سوودان هەرێمی جەزیرە و ڕۆژئاوای کوردستان و هەندە شوێنیش لە بن دەسەڵاتی نەبوونە بەڵام هاوپەیمانی بوون. سەلاح الدین ئەیوبی کەسێکی سیاسی ئیداری اقتصادی زۆر گەورە بووە لۆ لەبەرەوەی مامۆستاش باسی کرد زۆر کەسێ بارودۆخ دروستی دەکات ئەوەیە کە نەزەریەکی فەلسەفیە لە دروستبوونی پاڵەوان زۆر شخصەیە بارودۆخ ئەو پاڵەوانەی دروست دەکات. سەلاح الدین ئەو کەسە بوو لە کاتی ئەوەی کە شەڕی خاچیەکان و موسڵمانان سەلاح الدینی ئەیوبی دروست کرد کو هەموو ئەوانەی کوڕ و برا و برازاکانی ژنی لە ئیمارەتەکانی لۆهینان برێن ژنی لە سەلجوقیەکان لۆهینان ژنی لە خلافەتی عەباسی لۆهینان ژنی لە ئەمیرەکانی دیکەی غەیرە دەوڵەتی ئەیوبی هیناوە خوشتی خۆیدا سوڵتان مزەفەرەدین کۆکبری هەولێری بەرێ پەیوەندیەک کۆمەڵاتێکە ئەو پێرین ژنهینانی سیاسی زەواجی سیاسی دایمەن ئێستا لە ناو کوردەواری خۆشمان مەسئولەکان ئەو زەواجی سیاسی پێرێن. سەلاح الدین لەو نقطەیە زۆر زیرە بوو زیرەکی سەلاح الدینیش هەر بەتەنێ بەخۆی نەبوو دەوروبەرەکەی بوو زانە سەردەمی سەلاح الدینی ئەیوبی نا ئەوجا ئێستا ئەمە باسەکەی يعني فترة صلاح الدين أيوبي فترة انطلاق عشائري كردية للجهان الإسلامي ابن خلكان لكتب وفيات الأعيان وأنباء أبناء الزمان بخوي لشكي دري أمن لعشيرة زراري من لدور بري هوليري لناوتتيا كان يشتزيب لدايقهم ناوتتيا كمقصديتيا ابن فضل الله العمري لكتب مسالك الأبصار في ممالك الأمصار خلقشانديج للصبع الأحشاء وابن ناظرة زيشيج للتثقيف والتعريف باس إمارة إزرارية يعني في صلاح الدين أيوبي إمارة إزرارية ولا شين لمنطقة سياية كان منطقة يعني أو نبي يعني منطقة برادوس بالاكان حتى هاوديان بخفتيان الزرزاري ناويدي بهاوديان الزرزاري دي كبايتختي أو إمارتي بوا أو مصادر إسلامي وهذا أو قسيمني وبري قصدم لتيا دوروبري صلاح الدين أيوبي تشيون دوروبري صلاح الدين أيوبي فقع عيسى هكاري بو كرداني مهراني وجلالي وتساشي كثيرة كل خوشنا هروها قيموري يعني عشائري كردي صلاح الدين أيوبي هويني إمبراطوريتي أيوبي أجنا عشائري كردي حتى بداسني وشنغالي وشموي لقريب كاتك نور الدين زنجي دمري وعماد الدين زنجي دمري غلبة دروست بك أرين شبب تأمير لو كاتي فقع عيسى هكاري ابن مشطوب جنايدي يعني لشري تروتاوي أو بمشيلش بك يعني شطبة لدراب خطك فيري مساعتي أميركاني ديكا كاريكاكا أو كردة ما دام كردة ما كردة شي دانين باشتر نو تركو عربة لو صلاح الدين أيوبي با يعني سباكي هبو سباكي باششي زوري عرب و ترك بونا باششي كمي كردا بلان بتوانا و لهاتوي خوي تواني تي إداري ترك و عرب و فارس بكا وبتواني زانا فضلي ما مستاج لاني عينيك شهرزات ربزانا ببينا شابولي شري خاتيا كان لو جهان إسلامي دي خوا صلاح الدين أيوبي بسر دكاتو بس لوي بكاتا سركردك ريقري لو شابولي بكا اگه صلاح الدين أيوبي سركرداتي او شپولي نكربا كجي خاتيا كان استجيان اسلامي نواش كو ونيما مستا لو يسل
يعني هەشت ئیمارەتی سەڵیبی خاچی لە ناو جیهانی ئیسلامی بەری طبعا ئەڵمانیا زلهێزەکان ئەڵمانیا ئینگلتەرا فەڕەنسا بە هەموو چەک وەستیا بەڵام زیرەکی سەلاحەدینی توانی بەرنامەکەی ئەوانە لەناو بەکوو برێن زیرەکەی کاتێک شەڕی حەتینەکە تەمان سوپای خاچەکان زۆر لە سەلاحەدینی زیاتر بوونە کە شەڕی حەتینەکە بە ئاوهەوا شەڕیان لەگە دەکات بە چەکناکو شەڕەکەی داوێتە تەموزێ مامۆستا فەڕەنسا و ئەڵمانیا ساردا کە دێنە منتیقەی حەتین لە فەڵەستین گەرمە شەڕی گەرمایان پێ ناکرێت شکست دێنێ تەکنیکە وەنیە فێرە شتەچی دیکەش کە گرینگە زۆر سەلاحەدینی ئەیوبی ئەوەندە سەرکردەی گەورە بوو بەخۆی دووشەمان و چارشەمان مندارەکانی دەبردا حەڵقەی فێربوونی کرد مامۆستا گەورەکان زانا گەورەکانی ئیجبار کرد بوو کە دەرس بە کوڕەکانی برێ دەرسی جیهاد و فقه و بەلاغە بەخۆشی برێ ئەخە میمە سەرکردە لە دوو ئەو شتانە بی میمە سەرکردە خەمخۆر بی کە کوڕەکەی و پەروەردە بکات خاڵی دیەکە مەجالم دەی مامۆستا بەڕێزی مامۆستا کرێکاریتانی وەکو پاڵ پشتێک لە قسەکانیوی یەک لەو فاکتەرە سەرە ژیانەی کە وایەکی سەلاحەدینی ئەیوبی بەهێز بیتن دەڵێ بەر لەوەی شەڕی حەتیم دەست پێ بکاتن بانجی دام و دەستگاکانی کرد یعنی ئەوانەی کە پۆلیس و شوردە و ئەوانە دەوڵەت فەرمی بڕۆن 3 ڕۆژ بانگەواز بکەن لە هەموو دیمەشق تا 3 شەو و 3 ڕۆژ یەک کەس دەرگای پێوە نەدا هەموو ماڵەکان لەسەر پشت بن بازرگانەکان دوکانەکانیان جێبێنن شتەکانیان یعنی بزۆر بێحتیاطی بەجێ هیچ دڵیان پێوە نەبی لە پاش 3 شەو و 3 ڕۆژی فەرمی هەواڵم نەبین نەبزان چەند دزی کرایە چ مشکلێک ڕوویدایە دەڵێ دوای 3 شەو و 3 ڕۆژی خەبەریان هیناوە وەکیا قوربان الحەمدوللا یەک دزیش نەکراوە شار زۆر ئارامە هیچ کێشە نییە کەس دەچی لە بۆ ماڵی کەس نەببیا فەرمی قەسەم بەخوای ئەگەر یەک دزی بکرابە لە ژێر دەسەڵاتی من 10 ساڵ شەڕی حەتینم دوا دەخست لەوەیەوە دەست پێ بکەم پرسیارەکان ئێستا کە تەماشاکە دەبینین کە مامۆستاش باسی کرد کاک یوسفیش باسی کرد سەلاحەدینی ئەیوبی یان سوڵتان سەلاحەدینی ئەیوبی لە هەموو ڕوانگەکانەوە پێگەیشتو بووە بەڵانی هیچ کەسێکی کامل بووە بەڵام ئێستاکان دەبینین لەو سەردەمی ئێستا تێدان لەو چەند ڕۆژی ڕابردوودانی هەڵا فەوزایەکی زۆر دروست بووە لەسەرەوە یان یەک لەوانە یوسف زێدان کە نووسەرێکی میسریە باس لەوە دەکات یانێ لەبەر هەوەی کە نمونە لایەن کورد و سوکایەتی پێکرایە ئەمە لۆیە نەهاتیمە کوردستان یان خۆ بە خەمخۆری کوردیشدانی لەوانەیە لە هەمان کاتدا بەڵام لەبەر ئەوەیە لەبەر هۆکاری ئەو سوکایەتی پێکردنی بە سەلاحەدین ئەیوبیە مامۆستا کرێکە لە باسکردنی مێژووی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی باسی کرد هەر لە بابی و مامیەوە پێداهاتین کە الحەمدوللا کورد خاوەن قیەم و ئەخلاق و ڕۆشتی خۆی بووە و ملەتی کورد دائیمەن زۆر ڕێزی ناوە لە میوان و لە بێگانە مێژوو شایدە لەو بابەتە ئێمە ڕێزمان لە هەموو میوانێک ناوە بەتایبەت کوردستانی و خۆماوە لە کوردستانی شاری هەولێر دەبینین بە ملیۆنان ئاوارەی عێراق و جنوب وا لێرە ڕێزێکیان لێ دەنێ ئەوان بووینە خاوەن ماڵ ئەمە بووینە میوان یعنی هیچ شوێنێک وەکو کوردستانی نییە بەتایبەت هەولێری خۆشەویستمان من بە تەحەداوە دەڵێم خەڵک هیچ بێڕێزی بەرامبەر ئەو کابرای نەکەیت بەڵام ئەو کابرایە بەڕاستی شعور و هەستی خەڵکێکی یەکجار زۆری لە موسڵمانان بریندار کرد بە عەرەب و بە کوردیشەوە یعنی یەک لە وتەکانی دەڵێت ئەو قسەی کە کردی تیشتەبانی 2007 7 ساڵ پێشەستەیە دەڵێ سەلاحەدینی ئەیوبی من ئەحقر شخصیات في التاريخ يعني دەرێ يعني پوسترین و بێقیمەترین حاشا لە سەلاحەدینی ئەیوبی شخص لە کەسایەتی لە مێژوودا سەلاحەدینی ئەیوبی يعني ئەو شتە پێم وایە نە ڕۆشنبیریەتە نە ڕۆژنامەنووسیە نە هیچ خزمەتەکە بۆ پیاوە شەرق و غەرب کاکە ناحەزان جیڤارە سەرۆکی مارکسیەت بوو لە ساڵی 59 سەردانی سەلاحەدین ئەیوبی کرد خەبرەکەی دی بەڕاستی ڕەمزی بەرخودان و شۆڕژێری جێگای سانازی پۆتینی سەرۆکی رووسیا و سەقەبری ئەوەی سەلاحەدین ئەیوبی ڕێزی لەگەر یعنی سەلاحەدینی ئەیوبی کاریزمایەکی ئەوەندە گەورەیە وەکو مانگەکی لێهاتە ڕۆژێکی لێهاتێ یعنی کەس ناتوانێت ئینکاری بکات نکوڵی ناکرێ هەندێک کەس دێن دەیانەوێت بەری ڕۆژ بە غەربیل بگرن یعنی تاراتیەک دروستکەن نازانم بەخۆیان عینەکی ڕەشیان لە چاوی گەریە ئەو کابرایە لەوانە بەدەستدانی ناحەزانی سەلاحەدینی ئەیوبی ئەو کارێگەری بۆ نمونە ئەو کاتێکە ئەو قسەشی کرد وەزیری دیفاعی ئیسرائیلی وەزیری بەرگری ئیسرائیلی دەستخۆشی لەو کابرایە کرد یعنی بۆ خۆی لە خۆیدا علامەت ئیستیفامە بیر و ڕا ئازادە ئازادی شتێکی جوانە الحەمدە لە کوردستانی ئێمە خەڵک هەمووی ئازادە هەموو ئاینەکان بێکەوە دەژین بەڵام پێشێلکردنی
مافی یەکتر یاخۆت بریندارکردنی هەست و شعوری یەکتر ئەوە نە ئازادیە و نە خزمەت بە پێکەوە ژیانیش دەکاتن ئەو کابرایە نەبیتانی ئەو سنوورەتێ نەپەڕێنی لێ کە هێرش بکرێتە سەر مقدسات بە جوندار هۆزێک سولتانی سەلجوقی سەکرێکار ئاماژەکەی کرد بینی پەیوەندی زۆر خۆش بە لەگە سەلاحەدین ئەیوبی جارێکیان سەلاحەدین ئەیوبی سەردانی دەکات لە ماڵەکەی سولتانی سەلجوقی چێ لەوەیە ئەتابەجی مووسڵ لەوەیە بەیەکەوە دانیشتینە تەماشای سەلاحەدین دەکەن خوای گەورە و هەموو ڕێز و گەورەی لێنایە کاتێک کە دێتن پێشوازێکی زۆر گەرمی دەکە سولتانی سەلجوقی دەسەڵاتدارێکی بە ناوبانگ بوو و ڕێزە سەلاحەدین ئەیوبی دەنێت کە هەر دەستی بڕواتن دەڵێ ئاوا دەستی بۆ دەگرێ و پاری دەدە و یارمەتی دەداتە سواری وڵاغەکەی بیتن دەڵێ ئەتابەجی مووسلیش چاکەتەکەی دێنی لەبەری دەکاتن زالۆ کاتێک سولتانی سەلجوقی دەرێ چ دەوێ سەلاحەدین سولتانی سەلجوقی و ئەسپی لە بۆ ڕادەگری سواری سە پشتی ئەسپت دەگا ئەتابەجی مووسلی و چاکەتت لەبە دەکا یعنی هەموو کەسێک دانینەیە بە گەورەی ئەو پیاوەی بەز و شێوەی دەڵێ ئیلا ئینسانێکەوە بێوێ ئاستی خۆی نزم کە یعنی ئەو پیاوە دەستی باڵای هەیە لە کاری خۆی و لە دەستی نووسینی هەیە و لەوانە خزمەتێکی کردێ بە مەسائلی ڕۆمان و ڕۆژنامە ئەو شتانەی خۆی بەڵام بەداخەوە نەدەبا ئەو شتەی کرد بە کاک یوسف دێمولای جەنابێت ولیام فەرمانڕەوایەکی ئەڵمانی بوو دوای 100 ساڵ دەستە سەر گۆڕەکەی سەلاحەدین ئەیوبی و داوای لێبوردنی لێ دەکات ئەگەر ڕۆژێک بیستیانە لەگەڕی جەنگ بکەن هەن شۆڕجەرگی ڤارا دەچێتە سەر گۆڕەکەی سەلاحەدین ئەیوبی بە شانازیەوە دەڕێن کە جەنابتان نەوەی سەلاحەدینی ئەیوبین ئەنی لە بەرنامەدا چ هەیە چ بەرنامەیەکتان هەیە بۆ ئەوەی بتوانن وەکو ڕەمزێک پەیکەرێک لە دەبەری زرارەتی دابدرێت یان ساڵانە وەکو فیستیڤاڵێکی یان کۆڕێک سمینارێک بۆ ناساندنی زیاتری سەلاحەدینی ئەیوبی بۆ گەنجانەی کە هەنانی بەرنامەتان چیان لۆ ئەو بابەتێک وەڵا ئەگەر تەماشای تاریخ بکەین ئەمە عەشیرەتی زراری هەمیشە لە هەموو شۆڕشەکان بەشدار بووینە شۆڕشەکانی کە چ لە ڕووی ئاینیەوە بێت چ لە ڕووی کوردایەتی بێ بە زۆر کەم تەرخەم بووینە لە ئەرشیفکردنی مێژووی خۆمان ئەگەر تەماشا بکەی ئەمەی عەشیرەتی زراری لە شۆڕشی مەهاباد بەشدار بووینە لە شۆڕشی بارزان بەشدار بووینە سەلاحەدینی ئەیوبی ئەو تاریخە گەورەی هەیە بەڵام ئەمە زۆر کەم تەرخەمی هەتا ئێستا هیچ شتێکی خۆمان ئەرشیف نەکردیە لە ڕووی مێژووی کە پێویست بووە ئەوانە ئەرشیف بکرێتن لۆش ئێستا ئەو هەریەکە و لەلایەن خۆی باس لەوەی دەکا وەڵا سەلاحەدینی ئەیوبی لە فلان عەشیرەتە ئەوەی تر هەرچەند بەڵگەی مێژووی مەلموسەیە سەلاحەدین زراریە بەڵام ئەمە لەبەرەوەی کەم تەرخەم بووینە لە ئەرشیفکردنی مێژووی خۆمان ئەو شتانەمان بەسەر هاتیە کە شۆڕشەکانی مەیان قائیدەکانی مە بکرێن بێ خەڵکی تر بەڵام ئەمە لە داهاتوو بەرنامەین هەیە کە بتوانین فیستیڤاڵێک یان کۆڕ و کۆڕبەندێکی زۆر گەورە لەسەر مستەوای عەشیرەتی زراری لە هەموو شوێنێکی دنیا حتا لەوانەی تورکیا و لە دەرەوەی کوردستان بتوانین کۆیان بکەینەوە هەموو یەکتر ناسین و تعارفەک لە نێوان عەشیرەتی زراری دروست بکرێ ئەو عەشیرەتە بە مەزنی خۆی نیشان بدرێ نەک بەوەی ئێستا کە هەیە ینی بەو گەورەی خۆی نیشانی دەرەوە بدرێ بەنسبەت پەیکەریش وەڵاهی هەتا ئێستا ڕاستی واقعی بین فکری لێ نەکرایتەوە بە زۆر زەرورە بتوانین ئەگەر لە دەڤەری زرارەتیش نەبێ لە قەڵای دوێن پەیکەرێکی سەلاحەدین لێ دروست بکرێ و باسی مێژووی سەلاحەدین لەسەر ئەو پەیکەرە بە جوانی بنووسێتەوە بە خەڵک بناسێندێ ئینشاڵڵا لە داهاتوو ئەو شتەی دەکەین مامۆستا کرێکار دێم بۆ لای جەنابێت کە باس لەوەی کرد سولتان سەلاحەدینی ئەیوبی هەفتانە 2 ڕۆژ منداڵەکانی بردووە بۆ پەروەردەکردن و فێربوون ئەوانە هەنی سولتان سەلاحەدینی ئەیوبی کە کورد بووە زمانی کوردیشی زانیوە بەڵام بە زمانەکانی فارسی و تورکی قسەی کردیا ئاتا چەند گرنگی بە زمانی کوردیدا هەل هەملۆ منداڵەکانی هەملۆ دەوروبەرەکەی بەخۆی ئەو یان 2 وەزیری هەبووە سەلاحەدینی ئەیوبی وەزیرەکانیش مێژوو نووس بوونە لە هەمان کات بیرەوەریان نووسیتەوە سەلاحەدینی ئەیوبی کە ئیبن شەداد و
عماد الدين كاتب الأصفهاني الهردم لقريبنا كتابك النوادر السلطانية ومحاسن يوسفية باسی ئەوەی ناکە ئامن دەبی بەدەست بە بەڵگەوە ئەوکە باسی ئەوەی ناکە کە برین زمانی کوردی زانیە بەڵام مێژوونووسەکان باز دەکەن سەلاحەدین و منداڵ و دەوروبەرەکەی بە زمانە قسەیان کردێک بەس بە خۆیان لێکدی دەگەیشتن معنای چی ئەوە دەبی کوردی بی و مێژوونووسانی عەرەب کە باسی سەلاحەدینی ئەیوبیەکەن وشەکی کوردی بەکاردێ لۆ نمونە لە چێشتخانەی کە برین لە ناندینی ئەمارەی ناندینیان چێشتخانە کە نانیان لۆ دروست کردیە پێش ئەوەی سوڵتان ئێستش وایە مەسئولینە گەورەکان پێش ئەوەی مەسئولەکە نانی بخوا دەبی ئەو بخوا لە مەترسی ژەهر و ئەوانە ناویان پێ دەرێت جهاشن کرد بەخۆی چێژوەرگرە یانیش سەلاحەدینی ئەیوبی زۆر احتیمامی بە وەرزشدایە وەرزشیش لۆ چ لۆەوەی ینی سەربازەکانی بە قۆت بن و ئەسپەکانیشیان بە قۆت بن لۆ شەڕی ئەوە چی دانایە گەمەک پێ درێن ئەوان ناویان لێنایە کوڕەت سۆڵجان مێژوونووسەکە بەڵام لە ئەسڵدا گۆچانە گۆپارە ئەوەی لەسەر پشتی ئەسپینە لێ دەدەن لە تۆپەکەی ئەوروپیەکان کردیتیانە پۆلۆ بەڵام لە ئەسڵدا کوردیە بەڵام چییە عەرەبەکان و فارسەکانیش هەموو ئەو شتانە دەرێ وهو لەفظ الأعجمی ئەعجەمی یعنی چی یعنی کورد و فارس خۆی لە فارسی ناگرتەوە وەنی ینی سەلاحەدینی ئەیوبی کاتێک ئیمپراتۆریەتی ئەیوبی دروست کرد ڕاستە هەموو اقتصادی کوردستان هەموو عەقلی کەسە گەورە و زانە و ناودارەکانی کردە خزمەتی موسڵمانە ئەوە ڕاستە بەڵام لە هەمان کاتیشدا لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی کورد ئیمپراتۆریەتی هەبوو و سەرکردە کوردەکان بەدەسەڵات بوون سەرکردە کوردەکان حکمی یەمەنیانە کرد برایەکی هێناوی توڕانشایە مەلیک بۆری برایەکەی سەلاحەدینی لە یەمەن بووە نامەی لۆ سەلاحەدینی ئەیوبی دەنێری دەرێ ئەمنی چیکە ناتوانم لە گەرمای یەمەن تەحەمل کەم ئەمن هەر لەوەی لێ ڕاهاتیمەکە ئاوی میوەی لەگە بەفری چیاکان بخۆم لێ لە شەڕەکی مەلیک بۆری دەکوژرێ سەلاحەدین لەو ڕۆژی میێوانی هەبووە دەینە بنجێ دەرێن برایەکەت کە گچکەکەی کوژرا دەی قسەی مەکەن با مەجلیسەکە تێک نەچی زانە گەورەی ئەو کابرایی لە چییە برای گچکەکەی دەکوژرێ لێرێ لێگەڕێنەوە مەجلیسەکە تێکچی و میێوانەکان عاجز بن و ئەوە بڕۆن مەقسەد لە چییە سەلاحەدینی ئەیوبی کاکە لە مسر و شام چەندین حجرە هەبووە مەدرسە هەبووە بەناوی کوردە هەتا مەسجد زەرزاری هەبووە مەقبەرە زەرزاری هەبووە مەدرسە زەرزاری هەتا لە سوق ینی قەزمەوە مەهڕانیش هەبووە قەیموریش هەبووە چاکیش هەبووە هەکاریش هەبووە هەمووانە هەبووە یعنی هەتا لە قەڵای هەولێرێ لە قەڵای ئەو قەرای هەولێر لە سەردەمی سوڵتان مزەفەری ئەحمەدی کوڕە عوسمانی زەرزاری لۆش باش زەرزاریەکەم چونکە ئەنگۆ زرارینە یانی لە بۆی دەمەوێت کورتکەمەوە لۆ ئەو دیوی گەورەترین حوجرەی هەبووە یعنی لەو خۆی ئەسڵان کەسایەتێک بووە بەردەوام لە خەڵوەی بووە خڕوەی کردی ئامارێن هەما مستەخر ئەوەندە بەدین بوو کە دەمشمری سوڵتان مزەفەرەدین دێتە سەقەفی کەواتە سەلاحەدینی ئەیوبی ئەوەندە میراتێکی گەورەی بەجێهێشتی ئەمەی کورد چەندی لێ بکۆڵینەوە کەمە چەندی هێزی لێوەرگرین کەمە وەکو کورد وەکو ئەوەی کە ئێستاش مەترسیەوەمان لەسەرە دەبی نەک سەلاحەدینێک هەموو تاکەی کوردێک بتە سەلاحەدینێک لۆی چوە تو خەتەرت لەسەرە لە کاتی خەتەریات پێویستە کە سیوا دروست بکرێکە بەر بەو خەتەریاتێ بیری سەلاحەدینی ئەیوبی ئەو ینی ئەو سیفاتانەی تێدا بوو لۆ نمونە خاچیەکان زۆر جار لە حەلی مەشاکلی نێوانیان سەلاحەدینیانە کردە دادوەر یعنی ئەوە گرینگە لە عەدالەکە یانی لۆن یەکەشیان نەخۆشەچیان ئێستامارەی ئەوروپا باشی سە دنیا و پێشکەوتونە لە سەردەمی سەلاحەدینی پێچەوانە بووکو یەک لە خاچیەکان ئافرەتەچیان نەخۆشەوی نامە لە سەلاحەدین هێرێری لە خۆشخانەکانی خۆتان چارەسەری بکەن دەیهێنن تەمەشا دەکەن دکتۆرەکان دەێن ئەوە تووشی نەخۆشی دەرونی بووە هەندێک نەفس مامۆستا دەزانین لە قورئانێ باز دەکرێت تووشی نەفس نەخۆش دەبی و جەستەش نەخۆش دەبی دەرمانی دەدەنێ و چا دەبتەوە دەینێرنەوە قەشەکان دەرێن کاکە ئەوە نەخۆش نەبەوە جنی چویتە ناوێت
موس نایان شێر دەچی دێنن سەڵی بەچی لەسەر موسایی دروست دەکەن خینی لێ دەرێ پێشی یەکەچیش تووشی گانگری بووە دەرێ پێ لێکەینەوە بە یەک تەوری لێ دەدەن پێشی لێ دەکەنەوە تووشی نەزیفی نەخۆشی خوێنبەربوو نەبی ڕاست دەمری قەزدم نەچی یانی لە سەردەمی سەلاحەدینی جیهانی ئیسلامی لەو پێشکەوتنەی بۆ کە ئێستا ئەوروپا لێ بووە یعنی طبعا یعنی ئەمە ئەوە هەوێنی زۆر شتی ئاماگە ئیستیفادە لێ بکەین وەکو کورد وەکو موسڵمانش مامۆستا دێم بۆ لای جەنابەت سوڵتان سەلاحەدینی ئەیوبی چه خزمەتێکی بە شارستانێتی ئیسلامی کردیە والله ئەو خزمەتەی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی کردیتی يعني ئینسان بێویژدانی ئەگەر لە دەقەت دوو دقەی باسی بکەی ئەو زانم حەقی ناتانی بدەی ئەوەندەی دەڵێم ئەمە هەموو ئومەی ئیسلامی قەرزاری ئەو کە لە پیاوەینە زۆر جار لە کورتە ڤیدیۆکان دەبینم لە یوتیوب و لە فەیسبوک ینی ئینسانی بەتوانە لە عەرەبەکان دەڵێ ئەمە چاوەڕوانین سەلاحەدینەکی تری ئەیوبی دروستەوە لە کوردی ئەگەر پەیدا بتەوە ئەو خزمەتەی سەلاحەدینی ئەیوبی بە شارستانیەتی ئیسلامی کردیە مامۆستاکرێکار ئاماژەی پێکرد مثلا هەر لە حیجازەوە بگرە و لە میسرەوە بگرە و لە ئوردنەوە بگرە و لە یەمەنەوە بگرە حتا ئەو وڵاتانە هەمووی ئەوە عەدالەت و دادپەروەری تێدا جێڕایە و زیاتر ئەگە غەڵەت دەڵێن لە 22 شار و ئەوانەی یعنی هەمووی پاک کردەوە ئەو بەو ماوەیەی کەوا دەسەڵاتی هەبووە ئەو پەڕی عەدالەتی نیشاندایە ئەو پەڕی پێکەوە ژیانی نیشاندایە ژیانەشی زۆر خۆشی لە بۆ خەڵکی فەرەهەمهێنایە یعنی هەر عەدالەت و دادپەروەریەکەی گە باسی دەکەی بەڕاستی ئینسان مشتاق و تامەزرۆ دەبی دڵە خۆزگە لە سەردەمی پیاوەشی ئاوا بژیابە بۆ ئەو خزمەتانەی پێکردێ بە دەرەجەیەک مەسەلەن شەڕی حتین ئاماژەمان پێکرد شەڕی خاسپەرستەکان یعنی گەورەترین مەترسی بوو لەسەر ئەو کاتی دەوڵەتی ئیسلامی لەسەر موسڵمانان ئەگەر بێ و موسڵمانان شکستیان هێنابە لەو شەڕەی یعنی خوا ساحیبی ئەو دینەیە وچی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنگاو بوو دوعای دەکرد تەجبی نەبی لە جەنجی بەدرادە یا ڕەبی خوای ئەگەر ئەو مەجموعە لەناو بچن چه هەیە دیفاع لە دینی تو بکە بەڵام ئەگەر بە سەرپەرشتی سەلاحەدینی ئەیوبی نەبا و بە نەسڕەتی ڕەب العالەمین نەبوایە کە ئەو شەڕە زۆر زەحمەت بوو لەبەرەوەی گەلە کۆمەچێکی زۆر بە قووەت موامەرەی زۆر نێودەوڵەتی بە قووەت بە هەموو لایەنێکی لەو شەڕەی دابوون کە بەرامبەر ئیسلامدا بکەن بەڵام الحەمدولله سەلاحەدینی ئەیوبی بە ئیخلاسیەت و بە پیلانی سەربازی خۆی و بە لێزانی خۆی شکستی پێهێنا اینجا دووەم سەروەری لە بۆ ئیسلام ئازادکردنی بەیت المەقدیسە کە یەکەم قیبلەی موسڵمانانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ساڵێک و چەند مانگ لەو قیبلەیە کردیا بەیت المەقدیس تا ئێستاش کە ئەو کێشەی فەلەستین کە هەیە لەسەر قیبلەی یەکەمی موسڵمانانە طبعا ئەوە پیرۆز مقدسە لای ئێمەی موسڵمانان پیرۆزیەکی یەکجار گەورەی بەهای هەیە لای ئێمەدا خۆی گەور لە قورئاندا باسی کردیا ڕووگەی موسڵمانان بۆ سەرەتا خۆی تەعالی دوایە لە بەدیلی کەعبەیدانا ئەو شوێنەی کە ئازاد کرد یعنی ئازادکردنی ئەو شوێنە بە هەموو کەس ناکرێ ئیمامی عومەر ئازادی کردیا لە پاش ئیمامی عومەر خۆی تەعالی لەسەر دەستی ئەو پیاوە بەڕێزەی دووبارە فەتحی بەیت المەقدیسی بە موسڵمانان داوە و ئێستا دەبینین کە کاتێک جوولەکەی زۆرداری جوولەکەی زایانی دەستی دەڕوە چ غەدرەک و چنە عەدالەتی و دادپەروەریەکی دەکە یعنی لە قەتڵ و عامکردنی ژن و منداڵ و عائیلە و یعنی بە هەموو شێوازێکی ئەو ناوەنێک کە لێیان درا غەدرێکی زۆر گەورەیە دەکرێت داگیرکردنی بەیت المەقدیس و ناساندنی بە عاسیمەی دەوڵەی ئیسرائیل و هەموو غەدرە و زوڵمە دەکرێت لەبەرەوەی لە تاریخ و مێژوو ئەگەر تەماشاکەی حتى جوولەکەکانیش ئێستا ڕازی نەبەوەزا چونکە زایۆنی جیاوازە لەگەر ئەوەکانی تر مامۆستاکاریش دەزانی لەگەر یەهودەکانیش لەگەر ئەو شەڕ و ئاژاوانینەوە ئەوان دان دەنێن بەوە کە دەڵێن ئەمە نابینە دەوڵەت و خاوەن دەوڵەت نین یعنی دەزانن ئەوان داگیرکەرن جوولەکە محتلە یعنی داگیرکەرە احتلال دەکات ئەوجا بۆیە سەلاحەدینی ئەیوبی بەڕاستی جێگای شانازیە خزمەتێکی زۆری بە ئیسلام کردیا و ئەو جێش و قادە و سەرپەرشتی و هێز و توانە و دەسەڵاتەی کە لە سەردەمی هەبووە هەموو دنیای جیهانی ئیسلامی شانازی پێوە دەکات هەمومان و شێوەی دەڵێ تەمەنا دەکەین جارێک سەلاحەدینێکی ئاوا لەمان پەیا بیتەوە بەیت المەقدیس ئازاد کە و موسڵمانان لە هەموو ناخۆشی و تەنگە چەلەمەیەک و زوڵم و زۆردارێکی ڕزگاریان دەست خۆش مامۆستا کاک یوسف هەر لێوکانە بە بە دەرفەتە زانم ئاین لە ئایندا بەرنامەتان هەیە بتوانن فیستیڤاڵێک لۆهۆزی زرارەتی بەڕێوە بچێ یان کۆنفرانسێک لەو بابەتانە سەرتاسەری لۆ عەشیرەتی زرارەتی بکەین بەس ئەو فیستیڤاڵە بەرنامە ڕێژی ئەوێ کاتی ئەوێ پلانیشی ئەوێتن چکە بامە بەتەمای ئەوە نین تەنها گچکەی بکەینەوە بەس لە دەڤەری زرارەتی
بەتەمای فیستیڤالێشین لە هەموو زراریەک لە هەر شوێنێک بێ ئەوجا لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و لە باکووری کوردستان و لە شەبەکەکان و حتا ئەو زراریانەی کە ئێستا بە عەرەبی قساکەن وەکو عەرەب ئەناسێنن هەمویان بانگ بکرێت فیستیڤالێکی زۆر گەورە بەرنامەی داڕشتە ئینشاءڵڵا لە داهاتوێکی نزیک ئەنجامەدرێت. سەکرێکە دێم وەلای جەناب ئەنێ ئەو بەڵگانە نابوونن کە باس لە کوردبوونی سەلاحەدین ئەیوبی دەکەن یان ئەوانە ناحەزن و کەنانەوەی ئەو شانازیەی بە کورد ببڕێت. والله مەسەلەی کوردبوونی سەلاحەدینی و چی مانگە شەوی ڕادیۆ هەمووی وارێ يوسف بن نجم الدين أيوب بن شادي مروان الكردي الروادي الروادي السيا تيرك لها هزباني أو زناوي زراري هزبانيش يازده بطنه يعني يازده فرعه مامسارة زرارية بيربالا أوانا ديناويا يعني لسردمي رژێمی ڕابردووی سەدام حوسێنی کە لە ناو 1970 زۆرترین پارەیان سەرفە کرد لە تکریت کە گوایە جێی لەدایکبوونی سەلاحەدینی ئەیوبیە بەس دوێ بیکەن عەرەب پێیان نەبووێ و هەموو ئوممەی عەرەبی و ئیسلامیش هەمووی متەفقە لەسەرەوەی سەلاحەدین کوردە یعنی ئەوە شتێک نییە وەکو ئەوەی ئاستی سارد بکوتیەوە هاشە هەڵ نەگرە ئەوەی خاڵی دومینیان لەسەرەوەی کانگۆ زرارینە یەکەم شەهیدی فەتحی قودس لە 583 کۆچی کەسەکی زراری ناوی جەمالەدین بشەروین زەرزاری دەیەکە لە دەستەی تایبەتی یەزک یعنی بروسک یعنی کوورێن وەچی ئێستا خاسە قوات خاسەیان دژە تیرۆرکامەی حکومەتی هەرێم هەمانە لە قوت خاسەی زراری ئیبن فەزڵا عومەری ئەرێتن ئەو زراریانەوە زەڕەکوو و سەڕەخوو یعنی کاتەک هجوومیانە کرد دەیان قیژان ئەم تەوقعەکەم قیژاندن نەبی تەوقعەکەم لە هجوومەکەی تەکبیر لێدان بێ ئەجەلۆی ئەری ئەوانە زۆر جەنگاوەری ئازابوون ئەو باز دەکات لە منتیقە چیایەکانی کوردستان هاتبوون قەزدم لە چێ لەوەی سەلاحەدینی ئەیوبی دیارە کووردە و هەوێنەکی میراتێکی کووردە و کوردەکان شانازی پێواکەن بەڵام ئەوەی گرینگە لەوەی ئێستا سەردەمی سەلاحەدینی کاتێک